بەڵازان دەچینە لای تەوری دومی بەرنامەکەمان کە ماوەی ساڵێکە هەشتاگی تۆش قورئان لەبەرکە لە سۆشیال میدیادا بڵاو بۆتەوە کۆمەڵێک گەنجی زۆر خۆشبەختانە توانیویانە هەموو قورئانی پیرۆز لەبەر بکەن هەرچەندە ئێمە چەند کەسێکیان کە دیار بوون میوانداری بەرنامەکەمان کردن بەڵام دڵنیام دەیان کەسی دیکە هەن کە توانیویانە هەموو قورئانی پیرۆز لەبەرکەن گفتوگۆ دەکەین لەو بارەیە بزانین چۆن ئەمان توانیویانە لەو ماوەیەدا تەواوی قورئانی پیرۆز دەبەرکەن چەند میوانێکمان دەبێت لە پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک و لە سلێمانیش لێرە لە ستۆدیۆ میوانێکمان دەبێت سەرتا دەچمە لای میوانەکەی پارێزگای سلێمانی مەیش زۆر بەڕێز عەبدوڵڵا حەمە زۆراب کە توانیوێتی لە ماوەی ساڵ و نیوێکدا تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکەن کاک عەبدوڵڵا زۆر بەخێر بێ ئێنە سپاسانەکەم سپاس دەرفەتت بێمە بەشاتانە زۆر سپاس ممنونم یاخوا بەخێر بێ زۆر لەو پیرۆز بێت زۆر سپاس طبعا ئێمە سپاسی کەناڵی پەیامەکەین کە لە ماوەی ڕابردووە لە سەرەتای ڕاگەیانی پرۆژەکە لەگەڵمان بوو هەم لە کردنی راپۆرت هەم لە بڵاوکردنەوەی ئەو پۆستانی کە خۆمان نەماویست سپاسی تاوی کەناڵی پەیامەکەنەوە سپاس بۆ ئێوەش دووبارەکە کە کۆتایی ئیشەکەمان و دووبارە کارەکەمان کۆتایی پێناوەتەوە دووبارە ئێمەتان بانگێش کردووە بۆ ئەوەی کە سپاس و پێزانینی خۆتان دەڕبڕن بەرامبەر ئێمە من دووبارە سپاسانەکەم و زۆر باشە سەلام ساڵێک مانگی دووی پار بوو هاشتاگەکە ڕاگەیەنرا بە دڵنیایەوە مەرجنی ئەوەی کە پەیوەندی کردبێ بەم هاشتاگەکەیەوە یا بە گروپەکانی خۆتانەوە گروپە تایبەتانەی کە هەتان بوو بێت ئیدی لە سفرەوە دەستی پێکرد بێ قورئان لەبەرکردن بەڵنیەوە ڕەنگە هەر کەسەوە بەشێکی لەبەر بوو بێ بەڵام بابزانین ئەم ساڵ کە تێپەڕی چۆن هەماهەنگ بوون پێکەوە چۆن قورئانتان لەبەر کرد ئێستا تەواو کاک عەبدوڵڵا هەموو قورئانی لەبەرە طبعا سەرتا خۆی گەورە قبوڵی کا لێمان کای جەلال ئێمە کە ڕامانگەیان ساڵی پار سەرەتا پرۆژەکەمان ڕاگەیاندن نەبوو قەرار نەبوو چۆڵی لە چوارچێوەیەکی فراوانە ڕایگەیەنین و کۆمەڵی خەڵک بێن بەشداری بکەن سەرەتا وا بوو کە کاک ڕازوە قاسم ئەو لە ئەکاونتی خۆی پۆستی کرد لە 15 و بڕیاوەتی من بڕیارم داوە کە تاوی قورئان لەبەر بکەم دیارەکو هەندانی بۆ خۆی بووە هەندانێکیش بۆ خەڵکانیت و بەندێش لە دوای ئەو لە حەڤەی دوو نیش ڕامگەیان و پاشان کە ڕامانگەیان وتمان باشە بۆچی ئەمە لە چوارچێوەیەکی بچووکە بمێنێتەوە کردمانە قسەمان لەسەر کرد لەگەڵ کاک ڕازوە بیکەینە پرۆژەیەک لەژێر ناونیشانی تۆش قورئان لەبەر بکە کردمانە هاشتاگێک هاشتاگەکەمان لە 19 مانگ ڕاگەیان دیارە ئەو کاتە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە تایبەتی فەیسبوک بڵاومان کردەوە لە ڕێی ڤیدۆوە باڵێن ڤیدۆکەش کەناڵی پەیام بۆیە بڵاوکردینەوە ئەو کات بەو شێوەیە بوو دواتر ئەو کەسانەمان کردە ناو گروپێکی ماسنجەرەوە لەوێ ئەو کۆمەڵی مامۆستای لێبووە کۆمەڵی سەرپەرشتیاری لێبوو مامۆستاکان لەوێ لە ماوەی ئەو سێمانگی یەکەم بە تایبەتی ڕێنماییان دەدا بۆ کەسانی کە داتن ناو گروپەکە لە شێوازی لەبەرکردن لە مەسەلەی نیەتی کەسەکە دێتەوە ئەم پرۆژەیەوە بۆچی یعنی دێتە ناو ئەم پرۆژەیە پێویستەکان نیەتی پاک بێ ئەو بابەتانە و کۆمەڵی ڕێنمایی تر کە پێویستە و تایبەتە بە قورئان لەبەرکردن لەوێ ئەم ڕێنمایانە ئەدرا بە ئەو کەسانی کە هاتن ناو پرۆژەکەەوە ئیتر بەردەوام بووین بەم شێوەیە کۆمەڵێک کەس هاتنە ناو پرۆژەکە و نزیکی 30 بۆ 40 کەسی ماوەتەوە هەتا ئێستا بەڵام سەرەتا تقریبی 50 کەسێک هاتە ناو پرۆژەکەەوە بەڵام عادەتی وایە ئەم ئیشانە کەسێکی ئەوەیە کە خۆی تۆزێک کەمێک بۆ یەک لای بکاتەوە لە کارەکانی تر بەگرنگتری بزانێ ئەوەندەی ئێستا ماوەتەوە تقریبا 32-33 کەسێکە بێ ئەم کەسانە ماوینەتەوە ئەلحەمدولیلا کۆمەڵێکمان ئەو ئەلحەمدولیلا تەواو بین 4 کەسمان وە کۆمەڵێکمان تقریبی لە بینی 20 بۆ 30 20 بۆ 30 جزء و کۆمەڵێکمان لە بینی 10 بۆ 15 و کۆمەڵێکمان لە بینی 1 بۆ 10 یعنی لە هەر سێ ئاستەکەیە کەسمان هەیە ئەو کەسانە گەیشتون بۆ قۆناغە لە ڕێی بەشێکیان هەر کە هاتوون یەکێکیان بۆ نمونە بهێنمەوە 27 جزء قورئانی لەبەر ئێستا ئەو کاتی هاتووەتە ناو پرۆژەکەەوە ینی کاریگەری پرۆژەکە بوو لەسەری ئەو کاتی هاتووەتە ناو پرۆژەکەەوە هیچ قورئانێکی لەبەر نەبووە هیچ ئاەتێکی قورئانی لەبەر نەبوو هیچی لەبەر نەبوو ئێستا 27 لەبەر ئینشاءڵڵا لە دوو مانگی ڕابردووە ئەو سێ کەسی کەش پشت بەخوای گەورە هەروەکو ئێمە تەواوی ئەەکەن کاک عەبدوڵڵا ئێوە چۆن کاتەکانتان تەرخان دەکرد هەر کەسێک کە ئەم بابەتە بزانێت کە دەبینێت دەڵێت فڵانە کەس هەموو قورئانی لەبەر کردووە پێی سیرە ینی دەڵێت چۆن توانیوێتی ئەوە ئایا ئەو قورسی تێدایە کە خەڵک وا بیری لێ کاتەوە
خۆی کاک دانیال ئێمە پێشەوەی بڵێن قورسە ئەبێ بزانین خۆی گەورە بوو توێتی قورسە ئێمە کە سەیری قورآنەکەین خۆی گەورە لە سوڕەتی قەمەڕە لە چوار شوێنە ئاماژەی پێیاوە لە چوار شوێنە یەک ئاەتی دووبارە کردوتەوە کە فەرمێ وەلەقەد یەسەرنا القورآن للذیکری فهەل من مدەکر ئێمە قورآنمان ئاسان کردووە بۆ تێگەیشتن ئایا کەسێک نییە بێت لێ تێبگە و زانایان لەسەر ئەمە ئاماژیان پیاوە کە ئەمە تەنها بۆ تێگەیشتن نا بەڵام بۆ لەبەرکردنی ژەکری ئەمایەتە بە دەلیل بێنینەوە ینی خۆی گەورە ئاسانی کردو بۆت تۆرە هەنگاوێک بنێ خۆی گەورە بۆ ئاسانەکە هەروە خۆی گەورە لە ئاەتەکانی ترە چەند جار ئاماژە بەوەدا کە کار بۆ ئیمانداران ئاسانەکە ینی بۆ نمونە خۆی گەورە لە ئاەتێکی ترا فەرمی والذین جاهدوا فینا لنهدینهم سبلنا ئەوانەی کە بۆ ئێمە هەوڵەدەن ئێمە ڕێگاکانی خۆمانیان پیشانەی ڕێگای ئیسلامیان پێ پیشانە دێت واتە کە تۆ ئەچیتە ناو ئەمەوە وردە وردە بەم ئاەتانە شارەزا ئەبی وردە وردە باڵێن پەیمانەکانی خۆی گەورە بەرگوێتەکەوێەوە ئەم ئاەتانە ئەبیستی بەردەوام ینی ناتوانانی بە خۆت بڵێ قورآن لەبەرکردن قورسە مەگەر ئیهمالی خۆت بێ کە خۆت لە ناخۆ ئیهمال بوو یان هەندێک جار ئیهمالی خۆتە هەندێک جار نەبوونی مامۆستای هەندێک جار خێزانەکەت لەوەی بۆ نەگونجا بێ هەندێک جار لەوەی هاوڕێکانت ئەوە نەبوو بێتن ئەم هۆکارانەوە کە تۆ بڵی قورآن لەبەرکردن قورسە بەڵام نەخێ قورآن لەبەرکردن قورس نییە ئەگەر خۆتی بۆ یەک لای بکەیتەوە ئێمە و بەندە بۆ خۆم ینی سەرەتا کە دەستم پێ کرد هەندێک جار ینی قورس سەرەتا تۆ هەموو کارێک هەروایە سەرەتا هەندێک قورسی ئەوانەی تایە وردە وردە شارەزابی بە ئەو ڕێگەیانی کە قورآنیان لێوە لەبەرەکرێەوە کارەکان بۆ ئاسانە بێ و ئینشاءڵڵا لە دوایی ئەگەر دەرفە دەبێ ئەو ڕێگایی کە خۆمان قورآنمان پێ لەبەر کردووە پێمان باشای خەینە ڕوو کە لە کۆتایی ئەگەر یەکێ خەریک بێەوە چۆمڵی کەمێ خۆی بۆ یەک لای کاتەوە تااقەتی هەبێ بۆ لەبەرکردنی یەک لاپەڕە پێویستی بە تەنها یەک چارەگە بێ بەڵام دوای تەمریکردنێک لەسەر ئەم ڕێگایی کە ئیشاڵە دواتری خەینە ڕوو زۆر باشە دیارە ئازان ئەم چوار ئازیزەی کە قورآنیان لەبەر کردووە بە ڕێزکاگە بڵا لێرەیە دکتۆر شادی باپیر لە هەولێر و نەجا محەممەد دیارە لە پارێزگای دوهۆکە وارووا خاتوشەی دابیلال هە قەڵاتزێ بەڵام ئەمڕۆ لە هەولێرە بۆیە ئێستا دکتۆر شادی باپیر و شەیداخان لە هەولێرەوە لەگەڵما دەبن نەداخانیش لە دوهۆکەوە دەچمە هەولێر لای دکتۆر شادی دکتۆر سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش لێت پیرۆز بێ لەبەرکردنی هەموو قورآن دەمێ بزانم چۆن قورآنت لەبەر کرد و کاری سەرەکی تۆ چی بوو لە ماوەی ئەم ساڵی کە تێپەڕیوە بسم الله والصلاة والسلام على رسول الله سەرتا زۆر سپاسان دەکەم بۆ ئەم میوانداریە بۆ پیرۆزبایی دەکەم لە هەموو خوشک و برایانەی کە لە ماوەی ڕابردوودا لە ناوچە جاجەکانی کوردستان و بە باگراوەندی جیاواز توانیویانە تەواوی قورآن لەبەر بکەن بێگومان لەبەرکردنی قورآن و خزمەتدابوونی قورآن شەرەفێکی زۆر گەورەیە چاکێکی زۆر گەورەیە کە خوا لەگەڵ بەندە هەڵبژاردنەکانی دەکات ابن عباس لبيغمبر صلى الله عليه وسلم دجرته كفرميتي أشراف أمتي حملة القرآن وأصحاب الليل واتا برسترين وباشتريني أمتكم أوانا كقرآن هل قرتوا لدلوسين عند وأوانا كلا شوان دا ديخوانا قربان من لسي صالي رابردو وبتابتي صالوني رابردو كبو لبكرني القرآن ترخان كردبو سرقالي كاري بزيشكين بو لە ناوچە جەزاکانی کوردستان دواترینیان ناحێ حاج و مەران بوو واتە زۆرینەی ئەو قورآنەی کە توانیمان سوپاس بۆ خوا لە ماوەی ڕابردوودا لەبەری بکەین لەسەر کار و لەسەر پیشەی پزیشکین بوو ینی دەکرێت کار دکتۆر تۆ سەرقاڵی کاری خۆشت بوو لە هەمان کاتە قورآنیش لەبەر بکەیت سوپاس بۆ خوا لە کۆتایی ساڵی 2020 بەڵ قوربانەوە حاڵەتەکە دەتوانم بڵێم ئاسانکاری بوو بۆ ئێمە ئەو کاری دەمان کرد چونکە ئەو بە پرسیارەتانی کە لە ماڵەوە زۆر جار کەسێک هەیەی بە بۆنی کاروباری ماڵەوە ئەوانم نەبووم کە لەسەر کار بووم و بەردام لە نەخۆشخانە دەمامەوە کاتەکان زیاتر تەرخانێک بەربەر قورآن زۆر باشە کاک دکتۆر دەوترێت ئەوانەی کە قورآنیان پیرۆزیان لەبەر کردووە دەڵێن
هەر ئەوەندەی کە جزئێک یان دوو جزئێ لەبەر کردتر ڕێگە خۆش دەبێت کە بتوانی تەواوی قورآانی پیرۆز لەبەرکەیت ئەمە تا چەند وایە کە خی گەورە هاوکاری دەکاتکەوەی بتوانی هەموو قورآانی پیرۆز لەبەرکەیت زۆر ڕاستە کاک جەلاجە ئەمە پەیمانی خوایە کە لە سۆرەت قەمەردا وەکو کاک عەبدوڵڵا باسی کرد وەلەقەد یەسەرنا القورئانە للذیکر فهل من مدەکر چەند جارێک ئەم ڕاستی دووپات کراوەتەوە ئەمە تەنها لەبەرکردنی قورئان ناگرێتەوە بەڵکو خوێندنی و تێگەیشتنی و کارپێکردنی پرۆسەیەکی بەردەوامە و کارێکی تەدریجیە واتە پلەپلەیە لە شەو ڕۆژێکدا ڕوونادا ئەوانەی کە قورئان لەبەر دەکەن و قورسی دەبینەوە تێیدا هەندێک جار ناڕەحەتی دەبینن تێدا با بزانین ئەوە هەمووی ئەجر و پاداشتە بۆیان و لەبەرکردنی قورئان و پاراستنی ناڵم کارێکی قورسە بەڵام کارێکی گەورەیە سەبری زۆری دەوێت تەحملێکی زۆری دەوێت و هیچ کەسێکیش کە لە ڕۆژێکدا شتێک لەبەرکە ئاسانترە لەبیر بچێتەوە لە هەمان ڕۆژدا کاتێکی زیاتری پێ بچێ باشترە کارێک بە پلەپلە بێ بۆی بتوانێت بیپارێزێ و دووبارەکردنەوەی زۆری تێدا بێ وەک لەوەی کە پەلێ بکەن لەبەرکردنی زۆر باشە کاک دکتۆر دێنەوە لە چەندێک بابەتی دیکە دەخێنە ڕوو بەڵام دەچمە لای شەیداخان سڵاوی خوا لەبێت لە تۆش پیرۆز بێت لەوەی کە توانیوتە هەموو قورئانی پیرۆز لەبەر بکەیت دەمێ بزانم لەگەڵ پەیوەندیکردنت بەم هاشتاگ و بەم گروپەوە ئایا هیچ لە قورئان لەبەر بوو پێشەوە و ئێستا کە هەموو قورئانی پیرۆزت لەبەر کردووە پەیامت چییە بۆ هاوڕێکانی دیکە تەوانەی کە حەز دەکەن قورئان لەبەر بکەن؟ بنەوی خی گەورە سپاس ستایش بۆ پەروەردگاری باڵا دەست کە بە شایانی ئەوەی زانین و شەرەفمەندی کردین بە لەبەرکردنی قورئانی پیرۆز و زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیامیش کە هەر لە سەرەتای ڕاگەیاندنی هاشتاگەکەمانەوە لەگەڵمان بوون و هەتا ئێستاش بەڵێ بێگومان مرۆڤ هەر کارێک کە دەیکا سەرەتا زەمینە سازی دەکا ئەوەی کە ئێمەش ئێستا پێگەیشتوین بەرهەمی ساڵێک نییە بەڵکو بەرهەمی تاوای ئەو ساڵانەی کە ئێمە تێیدا ماندوو بووین بەرهەمی هەر منداڵیمان هەتا ئێستایە من هەر لە بچووکیەوە بۆی ئەوەی کە بۆی عائیلەوە بۆی دایک و باوکمەوە لەگەڵ قورئانی پیرۆز تێکەڵ بووم و ئەو کاتێک کە ئەم هاشتاگە ڕاگەیاندرا من 15 جوزئی قورئانم لەبەر بوو ئەلحەمدوللیلا. زۆر باشە خات و شەیدا دەوترێت کۆمەڵی مۆعجزە هەیە لە لەبەرکردنی قورئانی پیرۆزدا ئەویش یەکێک لەوانەیە کە دەڵێن ئەو کەسانی کە قورئانی پیرۆز بە تەواوەتی لەبەر دەکەن مێشکیان فراوان دەبێت ئاسانتر دەتوانن شتی دیکە لەبەرکەن بۆ نمونە ئەگەر خۆی بخوێنێت زۆر بە ئاسانتر لە ڕابردوو دەتوانێت پەرە بە خوێندنەکەی خۆی بدات ئەمە لە ئێوەیە بە دیکرا و هەستان بەم مۆعجزەی قورئانی پیرۆز کردووە؟ بەڵێ بێگومان قورئانی پیرۆز هەمووی مۆعجزەیە ئەلحەمدوللیلا دەتوانم بڵێم لە بچووکتریشتەوە هەتا گەورەترین شت لە ژیانتدا دەگۆڕێت قورئانی پیرۆز دەبێتە ینی دەتوانم بڵێم پانتای فراوانی دڵ و دەروونت و مێشکت داگیر دەکات لەوانێ زۆر شتە بێ مرۆڤ نەتوانێت بیڵێ زۆر شتەیە کە ڕووبدات مرۆڤ ینی ئەو کەسێک کە حافز قورئانە لە نێوان خۆی و خوای خۆیدا هەڵی بگرێ بەڵام بێگومان ئەو شتانێک کە دەوترێت سەبارەت بە مۆعجزاتی قورئان لەگەڵ حافز قورئان هەمووی ڕاستە و ڕوودەدا ڕۆژانە و بەردەوامی. شەیداخان ئەو 15 جوزەی پێش پەیوەندیکردنت بە هاشتاگ و بە گروپەکەەوە لەبەر کردووە ئاسان لەبەرت کرد یا ئەو 15 دووەمی کە لەگەڵ هاوڕێکانی دیکەدا لەم ساڵی کە تێپەڕی لەبەرتان کردووە؟ دەتوانم بڵێم ئەو 15 جوزئی کە پێش ڕاگەیاندنی هاشتاگەکە بە ئاسانتر هاتە بەرم لەبەرەوەی ئەو کاتێک کە من ئەم 15 جوز ئەم لەبەر کرد هەمووی بەسەریەکەوە لەبەرم کرد ئەو ماوەی ئەو مدەتە هیچی نەپچڕامەوە لێی سەرەتاش بوو بۆ من ئەو کاتە من مەرحەلە چواری زانکۆ بووم کە دەستم پێ کرد دەتوان بڵێم گڕیتوونێکی زۆرم هەبوو زۆر خۆشتر بوو بۆ من بەڵام ناتوانم بڵێم ینی 15 جوزەکەی دواتر بە قورستر لەبەرم کرد بەڵام کاتم زیاتر
ینی کاتی زیاتری دەویست لەبەرەوەی من دەبوو پێداچوونەوە بە 15 جوتەکەی پێشووتریش بکەبوو ینی حفزی ئەوەی دوای خۆشی بکەم بۆی ئەوەی کە مدەتێک من لێ بچرابوومەوە مدەتێک بوو کە ینی دوورکەوت بوومەوە. زۆر باشە خات و شەیدا دەگەڕێنەوە لات دێمە لای تۆ کاک عەبدوڵڵا تێگەشتن و تەفسیری قورئانی پیرۆز تا چەند ئاسانکاریە بۆی کە بتوانی قورئانی پیرۆز لەبەر بکەیت. ڕاستە کاک دانیێل خۆی ئەسڵ لە لەبەرکردنی قورئان کە تکایە تۆ ئەتەوێ قورئان لەبەر بکەیت بۆ ئەو نییە پێ بڵێن حافظ قورئان یعنی بۆ ئەوەیە کە تۆ ئەو چوار ئەرکەی کە زانایان باسییان کردووە لە بەرامبەر قورئانە تۆ جێبەجێ بکەی. یەکەمیان خوێندنەوەیەتی، دووەمیان تێگەیشتنێتی، سێمیان جێبەجێکردنێتی، چوارەمیان گەیاندنێتی. ئەگەر با بڵێن تۆ کەسێکی بتەوێ ینی قورئان لەبەر بکەی بۆ ئەمانە ئەبێ ئیلا مانە بزانی ینی مانە نەزانی تۆ چۆن کاری پێ ئەەکەی لە هەموو شتێکە ینی لە هەست کارێکا تۆ کە ئەتەوێ بیکەی زانست عیلم پێش کارەکەکەوێ ئەگەر عیلم پێ نەبێ ناتوانانی کارەکە بۆ شێوەی کە پێویستە ئەنجامی بدەیت. وە زانینی مانەکانی قورئان یارمەتی تیا بۆ ئەوەی کە تۆ ئەو ئامانجی کاتەوێت لە لەبەرکردنی قورئانە پێی بگەی. بێگومان لە 100% ئەوەی کە مانات تا چەندێک گرنگە لە بەرکردنی قورئانە بەڵکو خودی ئیشەکە مانایە کە تۆ کاتێ مانە زانی و چۆن بڵێ مانە زانی و خەریک بوو بە لەبەرکردن کارەکە زۆر زۆر بۆ ئاسانترە بێ ینی کارەکەت زۆر خۆشتر بۆ دێتە بەردەست ینی چۆن بڵێ ئەو کات دوو پاڵنەر هەیە بۆ لەبەرکردنی یەکەمیان تۆ لەبەری ئەەکەی دومیان مانەکەیشە زانی ئەو کاتە لە مێشتا زیاتر ئیشەکە ئاسانترە بێ و کارەکەت بە ئاسانتر بۆ تێتە بەردەست. زۆر باشە کا بڵە ئێستا قورئانت لەبەرە ئەمە مەوزوع ئەوە نییە کە ئیمتیحانت بکەیت باش بەڵام یە قورئانەکە بدەیتە من لەبەرکردنی قورئانەکە چان ئێستا بۆ من هەندێک حافظ قورئان هەند کاڵی ڕاپەڕە ئەوەندە یەکسەر دەست پێەکە دەیخوێنێتەوە لە ماوە پێشوە ڤیددیوەیەک بڵاو بێ و هی گەنجێک دەیوت دە لاپەڕە وەرە دواتر 15 بڕۆ لە پێش هەمووی دەوتەوە شێوازی لەبەرکردنەکە دەستە تۆ چۆنە؟ خۆی کای جەلال سەرەتا کە دەست پێەکەی ئەو شتانە قۆناغبەندین تۆ سەرەتا کە دەست پێەکەی ئەبێ لە بەری بکەی دواتر ئەو شتانە بە قۆناغی دواتر خەریکی ئەبی ئەنی ئەو کەسە لەوەیە ئەگەر لی بپرسی چەندێک خەریکی ئەوە بوویتە لەوەی بڵێ ماوەکی زۆر خەریک و ئینجا گەشتم بەوە ئاستا ینی بەهرەیەکی تایبەت یان هەندێک جار بەهرەیەکی تایبەتە خی گەورەیدا بە تایبەتی لە تەمەنی مناڵیە کە ئەم منداڵم مشکی سافەوە خەیاڵی لە هیچ شتێک نییە خی گەورە ئەم بەهرەی پێدا بەڵام لەبەرکردنی قورئانەوەگەوەی کە بەڕێسێڵی بەڵێ ئەکرێ بەڵام دوای لەبەرکردن ئاسایخە یانی کە تۆ لە قورئانەکە لەبەر ئەەکەی دوای ئەوە جارێکی تر ئەتوانی بێ ئەم ئیششکەی لەگەڵ قورئانە ینی مەسەلەی زانینی ئاەت مەسەلەی ئاەتەکان لەکوێ لاپەڕە ئەمە لە بەشی سەرەوەی ئاەتەکە چی هەیە لە ناوەڕاستی چی هەیە ئەو کاتە بە قۆناغێکی تر تۆ ئەتوانی ئەمەش بکەی. ئێستا بڵێن فلان ئاەت فلان سوورەت فلان ئاەتی ئەوەندە لەبەرتە ئەوە زەحمەتە لەم قۆناغەیە بەڕاستی چونکە ئاەتەکان زۆرن و پێداچوونەوەیکی چاکیشیان ئەوێ چەند ئێمە پێداچوونەوەمان بۆ کردەوە بەڵام بۆ ئەوەی کە بڵێ ئەم ئاەتەمە بخوێنە لەکوێ ینی ئەم ئاەتەم بۆ بخوێنە منیش بۆ خوێنم ئەوە پێداچوونەوەیکی چاکتری ئەوێ لەوەی ئێستا من چۆن پرسیارێک بکەم بزانم قورئانەکەت لەبەرە چۆن شێوازی لەبەرکردنەکە بۆ منە بپرسم بڵێم لاپەڕەوەندە ئەوەنە بڵێم سوورەتی ئەوەندە و ئاەتی ئەوەندە ئەوەی مەراجعەیەکی زۆر چاکم کردبێتەوە سوڕەتی بەقەڕەیە بۆ نمونە سوورەتی بەقەڕە ینی ئەتوانی بۆ نمونە لە لاپەڕەکانی دوو ئاەتی بۆ بخوێنەرەوە لە شوێنەکە لەوانێ دوای ئەوە بتوانێت ینی لە جوزئی یەکەم بە تایبەت ئەکرێ ینی جوزئی یەکەم ئاەتی 106 مەگەر ئاەتەکە بخوێنی ینی كمك يوم ألم تعلم أن الله له الملك السماوات والأرض وما لكم من دون الله من ولي ولا نصير أم تريدون أن تسألوا رسولكم كما سئل موسى من قبل ومن يتبدل الكفر بالإيمان فقد ضل سواء السبيل ود كثير من أهل الكتاب لو يردونكم من بعد إيمانكم كفارا حسدا من عند أنفسهم من بعد ما تبين لهم الحق فاعفوا واصفحوا حتى يأتي الله بأمره إن الله على كل شيء قدير. السلام عليكم. خۆت پێت خۆشە چی دیکە بخوێنیان بۆ نمونەکە ئەو ڕۆژانەی کە لە قورئانی پیرۆز خەریکی لەبەرکردن بووی چه ئاەتێکی قورئانی پیرۆز پێی سەرسان بووی وەستانێک وەستایان ئەوەی کە
بۆ نەتەزوویەک بێ بە جسمتان وڵی کای دانیێل هەیەتەکان زۆرم بەڕاستی بە تایبەت ئەوەی کە ئێمە چونکە هەم گەنجین و هەم کاتیشتە خزمەتی قورآن بەسەراتێکی زۆری گەنجانی تیا بە تایبەتی پێغەمبەران کە بەشێکی زۆریان لە تەمەنی گەنجیا بوونەتە پێغەمبەر یەکێک لەو ئاەتانە لە سوڕەتی مەریەم لاڵێن لە لاپەڕی دووەم لە بەشی سەری سەرەوەیە کە بە پێغەمبەر یەحیا فەرمێ یا یەحیا خذ الكتاب بقوة ئەی یەحیا کتاب بکرە بەهێزی ینی چۆن بڵێ ئیهمالی مەکە لە ئیشەکە یەکی لەو ئاەتانە ئەو بۆ بەڕاستی ینی کاتێک تۆ خەریکی قورئان خوێندنە بی قورئان خوێندنەکەت بەزدی ینی بەزدی و بە گرنگیەوە لێ بڕوانی و خەریکی قورئان لەبەرکردنەکەت بیوە تێگەیشتنیوە با بڵێن لە دواترە و کارپێکردنی و گەیاندنی و ئاەتەکانی سڵۆتی یوسف بە تایبەتی ئەوانە کاریگەری زیاتریان هەبوو بەسەراتی پێغەمبەران بە تایبەت پێغەمبەر ئیبراهیم ئەوانە کاریگەری زیاترە لەسەر دروستەکەن وەک چونکە بەشێکی قورئان ئەحکامە ینی پێتەناسێن دەڵێم ئەحکامانە ئەو بەم شێوەیە بەڵام ئەوەی کاریگەری لەسەر ژیانە دروستکە ئەو ئاەتانی کە چیرۆکن و باسی پێغەمبەرانەکە بە تایبەتی ئەو پێغەمبەرانی کە گەنج بوون و لە تەمەنی گەنجیا بوون بە تایبەتی یوسف و ئیبراهیم ئەوانە کاریگەریەکی زۆرە لەسەر دروستە زۆر باشە باست لە یاسای لەبەرکردنی قورئان کرد ئەم یاسایە چۆنەوە ئەوە لە گروپیشە بۆتت مامۆستا ئایا پێویستت بە مامۆستا دەبێت بۆ لەبەرکردنی قورئان کای زۆران کەوێتە سەر کەسەکە خۆی ئایا ئەم کەسە لە ڕابردووە تعامل لەگەڵ قورئانە چۆن بووە تا چەندێک خەریکی قورئان لەبەرکردن بووە و تا چەندێک گرنگیاو بە خوێندنی قورئان بە شێوازێکی دروست ئەگەر ئەم کەسە خۆی بتوانێ قورئان بە شێوازێکی دروست خوێنێ ئێستا چونکە قۆناغێک ئێمە لە قۆناغێکین وای لێ هاتووە کەسێ بیەوەی خەریک قورئان لەبەرکردن و لە خوێندنەوەی بێەوە بتوانێت بەڕێک و پێکی بیخوێنێتەوە مەجالی گەندەڵیتیان نییە ینی چەندەها بەرنامە هەیە بە چەندی شێواز فێرتەکەن کە تۆ قورئان بە شێوازێکی دروست خوێنیتەوە ئەگەر ئەمەمان هەبێ کەسێکمان هەبێ ئەکرێ مامۆستای نەبێت لە قۆناغیەکەمە ئاساییە بەڵام ئەگەر کەسێکمان هەبێ نەتوانێت قورئان خوێنێتەوە بە شێوازێکی دروست ئەو بێگومان مامۆستای نەبێ ئەو کا لەسەر ئیشەکە نەک ئەوە بێ ینی قەرزاری شەبێتەوە چونکە بە دیسانەوە هەم بێ جارێکی تر خەریکی چاکردنەوەی غەڵەتەکانی بێ بەڵام الحەمدولillah سواز بەخوای گەورم بۆ خۆم کە خەریک بووم ینی سەرەتا هەندێک شت فێر بووم لە مامۆستاکان و ئەو کەسانی کە دەرزم ناخوێنده بوون و پاشان هاتم خۆم لە ماڵەوە دانیشتم هەمین لەبەرکرد ئێستا دووبارە ئەچمەوە مامۆستاکەم خوێنم و الحەمدولillah زۆریش لێ ڕازیە مامۆستاکە زۆر باشە کاک عەبدوڵڵا دەچینەوە بۆ پارێزگای هەولێر دەچمەوە لای دکتۆر شادی کاک دکتۆر ئێوە شێوازی لەبەرکردنی قورئانی پیرۆز چۆن ڕێسا و ڕێگاکانتان گرتە بەر لەگەڵەوەی کە تۆ پیشەیەکی دیکەشە هەبوو یاخود لەوانەیە سەرقاڵی خوێندن بوو بیت بەڵام لەگەڵ یا چۆن توانیت ڕۆژانە قورئانی پیرۆز لەبەر بکەیت بەڵێ خۆی زۆر گرنگە هەر کەسێک کە نیازی لەبەرکردنی قورئانی هەیە سەرەتا نیەتی لەبەرکردنی هەبێ و پاشان مامۆستایەکی یاخود سەرپەرشتیارێکی مۆڵەتدرا و متقینی هەبێ کە بتوانێت بەردەوامی ئاگاداری بێ بۆ لە پرسینەوە و چاودێریکردن و ڕاستکردنەوە لەو شوێنانەی کە لەوانەیە بە هەڵەدا بچێ بەندەش من مامۆستام هەبوو ئەمە بەشدار بووم لەگەڵ سەنتەری حیکمە هەر لە بچووکیەوە ئەو قورئانەی کە لە تەمەنی بچووکیش لەبەردەکرێت زۆر جیاوازە وەک لە قورئانێک کە لە تەمەنی ئێستادا لەبەردەکرێت مرۆڤ مەشک و دەروون و فیترەتی پاکترە کە تەمەنی بچووکە بۆ زۆر گرنگە ئەوەی کە دەوێت قورئان لەبەر بکات لە تەمەنی بچووکەوە دەست پێ بکە ئەو قورئانی کە پێشتر لەبەرمان کردووە ئەکید باشتر دەمێنێتەوە شێوازی لەبەرکردن بەش بەشە دەکەوێتە سەر بەرنامەی تایبەتی ئەو کەسە و مامۆستاکەی و توانای دەرونی و زیهنی ئەو کەسە ئەوەی خۆم ڕەچاوم دەکرد ئەو بەرنامەی کە من لە سەری دەڕۆیشتم لەبەرکردنی نزیکی دەلاپەڕ بوو لە هەفتەیەکدا چەند هەفتەیەک لە سەریەک دوایش وەرگرتنی وچانێک ئەمە دووبارە دەبەوە و سێ جوزە چوار جوزە واتە 16 لاپەڕ بێکەوە 8 لاپەڕ بێکەوە تاقیکردنەوەکەم لێدا هەتاوەکو بە کۆتایی مانگەیان
جەنابەت کە دەست پێکرد لەگەڵ ئەم هاوڕێیانە و ئەم هاوڕێیانە باز لە مامۆستا دەکەن من دەمەوێت باز لە ژینگە تایبەتەکەی جەنابەت بکەم بزانم ئایا خێزان کەس و کار دایک و باوک تا چەندە کاریگەری هەیە لەسەر لەبەرکردنی قورئان تۆ ئەو کاتێک کە پەیوەندیت کرد بەمانەوە چەند قورئانت لەبەر بوو وە ژینگەی ماڵەوە کە جەنابەت کوڕی بەڕێز مامۆستا عەلی باپیریت ئایا ئەمە کاریگەری هەیە لەوەی کەسێک لە خێزانەکەی خۆی حافظ قورئان بێ بۆ ئەم ئاسانتر بێەوە بە تایبەتی دیارە مامۆستاش لە تەنیشت بێ کاریگەریەکەی بەدڵنیایە زیاتر بێ بزانم بەگشتی خێزان ئەگەر کەسێکی تیا بێ حافظ قورئان بێ کاریگەریەکەی زیاترە بەسەر ئەو کەسەوە کە دەیەوێ قورئان لەبەر بکات بێگومان کاریگەریەکەی زۆرە خێزان شوێنی یەکەمی پەروەردەکردنی مرۆڤە ئێمە ڕاستی هاندەری یەکەمم وەک خۆم جەنابی بابم بووە کە لە تەمەنی 90 ساڵی توانێتی هەموو قورئان لە ماوەی مانگێک لەبەر بکە کە باسی دەکەین شتێکی قورسە بۆ ئەوەی کە مرۆڤ لە عەقلیدا جێ بێتەوە بەڵام ئەو کە کردوویەتی بێگومان هاندەرێکی زۆرە پێم زۆرێکیش لەو کەسانی دیکە کە بەشدارن لەم بەرنامەیە لە خانەوادەیاندایان کەسێکی کە چاوی دەکەن زۆر گرنگە کە کەسێک هەبێ بە بەردەوامی چاوی لێ بکەی و هاندەرت بێ ڕۆژانە ئەمە لە بچووکیەوە بەڵێ لەگەڵمان خەریک بوو بیرم دێ ئەو ئاەتانی کە لە سەرەتاوە جەنابی بابم لەگەڵمان بووە سوورەتەکانی مولک و سوورەتی یاسین و سوورەتی بەقەرە ئەو پێی لەبەرکردین لە سەرەتاوە بەڵام دوایش لەبەر مەشغەڵەت کەمتر توانیوێتی و خۆمان دەستمان پێ کردووە بەڵام ئەو زۆر گرنگە سەرەتا ئێمە حافزێکی زۆرمان هەیە کە لە تەمەنی زۆر بچووک قورئان لەبەر دەکەن لاوانەیە خۆیان زۆر عەقلیان پێی نەشکێ بەڵام کاریگەری خانەوەدەکانە لە سەریان کاریگەری خێزانەکەیە کەوا دەکات لە تەمەنی پێش هەرزەکاریش جار بە هەیە هەموو قورئان لەبەر بکە زۆر باشە کاک دکتۆر بۆیە زۆر گرنگە ڕۆڵی خێزان پێمان خۆشە کەمێ قورئانی پیرۆزمان بۆ بخوێنیت بە گوێمان لە دەنگی شیوێت والله قربان بسط شاو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم دەستەکانت خۆش بێ دکتۆر گیان نەوەک دەرفەت نەبێ ناتمەوە لا چونکە نەداخانیش ئامادەیە دەمەوێت بزانم پەیامی تۆ بۆ هاوڕێکانی دیکە بۆ هەموو ئێمەمانان چییە بۆ لەبەرکردنی قورئان لەوەی کە ڕەنگە هەر کەسێکمان بەکارێکەوە مەشغوڵ بین و بیکەنە پاساوێک بۆی کە قورئان لەبەر نەکەین عفوا بوبر الجملة نبوك کاک دکتۆر دەمەوێت بزانم پەیامی تۆ بۆ ئێمە بۆ ئەوان هەموو ئەوانەی کە دەیانەوێت قورئان لەبەر بکەن چییە لەوەی کە ئیشێکی دیکەمان هەبێ بیکەینە پاساو بۆی کە کەم تەرخەم بین لە بەرامبەر لەبەرکردنی قورئانی پیرۆزدا بەڵێ قوربان زۆر گرنگە کە
قورآن وەک خۆی بناسین بۆی بتوانین باش خزمەتی دابین کەلامی خوا عز وجل لە ئاستی خوادایە قورآن تاکە سروشی وەک خۆی ماوەتەوە کە بەڕاستی و دروستی بزانین ئەوە لە خواوەیە ئینسان کە لە خزمەت قورآندا لە خزمەت خوای خۆیدایە ئەوەش گەورەترین شەرەف و گەورەیە بۆ ئینسان بۆیە من پێم وابێ کەسێک بێوێ و مەبەستی بێ بەڕاستی دەتوانێت کاتی بۆ بدەزێتەوە ئەمە ئەگەر لە ڕۆژدا نیو سەعات دابنین دەکاتە 102 ڕۆژەکەی ئەگەر ساعتێک دابنین دەکاتە 104 ڕۆژەکەی واتە لە 104 بەشی ڕۆژەکەی دەتوانێت بۆ ئەرکێک دابنێ کە بەلایەوە گرنگە بۆی ڕاستەکەم پێم وایە دەکەوێتە سەر ئەو لە بێت ئەگەر بەڕاستی کەسێک بیهەوێ گرنگ نییە باگراوندەکەی چی ئەمە لە کوردستاندا سەدەبین خۆشحاڵانە خۆشبەختانە کە جێگە ئومێدێکی زۆرە کە گەنجانێکی زۆر حتا ئەوانە کە بە تەمەنیشن باگراوندی جیاواز ئەرکی جیاوازیان هەیە ئێوە هەیە عایلێ بەسەرەوەیە ئێوە هەیە خوێندکاری ئێوە هەیە ئیشکاری جیاوازی هەیە بەڵام توانیوێتی کاتێک بدۆزێتەوە بۆ کە لە خزمەت قورئاندا بێ بۆیە ڕاستەکە دەکەوێتە سەر ئەوەی ئێمە چەندە بەلاومەنەوە گرنگە و لە خزمەت قورئاندا بوون چۆن دەبینین بۆ دەبێت لێوە ڕاست بکرێتەوە لێوە تێگەشتێکی دروست هەبێ بۆی بتوانین وەک پێویست لە خزمەت قورئاندا بێن زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شادی ماپیرکە لە پارێزگای هەولێرەوە لەگەڵمانە بوو میوانەکەی پارێزگای دۆکیشمان ئامادەیە ئەویش بەڕێز خاتونەدا محەممەد کە ئەویش توانێتی خۆی قورئانی پیرۆز لەبەرکە خاتونەدا سڵاوی خوارد لێبێ سپاس بۆ ئێم دەرفەتت بێمە بەخشی عليكم السلام ورحمة الله سرتام خاتونەدا ئەگەر باز لە ئەزمموی خۆت و چۆنێتی لەبەرکردنی قورئانی پیرۆزمان بۆ بکەی کە تۆ بەڕێستا چۆن کاتی خۆتان بۆ تەرخان کرد سەرەتا بەناوی خودای گەورە و مێهرەبان سوپاس بۆ خوددا کە ئێمە شایستەی بەم نیعمەتە مازن نەزانین من خۆم لە سەرەتاوە خولیای لەبەرکردنی قورئانی پیرۆزم هەبوو سەرەتا لای باوکم جوزئێکی قورئانم لەبەر کرد دواتر بۆ ماوەیەکدا بڕام لەبەر خوێندن و شت تا دوای پولی 6 لای مامۆستا مەلاخێری دەستمان پێ کردەوە بەڵام دەمخوێن بە شێوەیەکی کەم کەم بڕیارم لەوەی کە بە ساڵی قورئانی پیرۆز لەبەرکەم ئەوەش لە ڕێگەی کەناڵەکەی بەڕێستان بوو ڕۆژێکیان پۆستەکانی فەیسبووکم دەخوێندەوە شەو دەبردە سەرەوە تا گەیشتمە پۆستێک کەناڵەکەی ئێوە بوو باسی لەم پرۆژێ دەکرد پرۆژەی تۆش قورئان لەبەر بکە کە کۆمەڵی گەنج بڕیاریان داوە لە ساڵێک قورئان لەبەر بکەن منیش یەکسەر نامەم بۆ سەرپەرشتارەکە نات وتم دەتوانم ئەمنیش بەشدار بم لەم پرۆژەیە وتی بۆنا اینجا داخلی گروپێکی ماسنجەر کرامان هەمومان تقریبان 6-7 کەس بووین ڕۆژانە چەندین ڕێنمایی چۆنیەتی لەبەرکردنی قورئانی پیرۆز چۆنیەتی خوێندنی زۆر سوودمان لەو شتانە دەبینی کە لەو گروپەدا دەنرا بە تایبەتی کاک عەبدوڵڵا کە نامەم بۆی دانار بەڕاستی زۆر مەمنونیتم زۆر هاوکاریمان کرد تا تەواو بووین بەڵێ ئەوە بوو زۆر باشە خاتونەدا ئەو کاتی کە پەیوەندیت کرد بەم گروپە و بەم هاشتاکەوە چەند قورئانی پیرۆزت لەبەر بوو و ئێستا ئەگەر بکرێت تۆزێک کەمێک لە قورئانی پیرۆزمان بۆ بخوێنیتەوە باشە سەرەتا تقریبا 7 جوزئم لەبەر بوو بەڵام وەک ئەوە بوو بڵێ ئوزبوعی یەک لام لەبەر ئەکرد بەڵام کە چوونە ئەم گروپە ڕۆژانە تقریبا دوو لاپەڕەوە تا پەڕێکمان لەبەر ئەکرد تا تەواو بووین بەڵێ قورئانی پیرۆز بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا وبنينا فوقكم 7 زۆر باشە خاتونەدا
ئێستا دەمەوێت دوای ئەمریکا خۆت ئەلحەمدولیلا توانیتە قورآن لەبەر بکەیت ئایا هیچ هاندانێکت هەیە بۆ دەوروبەرەکەی خۆت بۆ خوشک و براکانت بۆ هاوڕێکانت لەوەی کە لەبەرکردنی قورآن ئاسانە ئێوەش دەست پێ بکەن؟ بەڵێ ئەلحەمدولیلا لەو ڕۆژەی کە ڕامگەیاندووە کە لەبەر دەکەم و دوایەوەش کە تەواومان کردووە چەندین کەس پەیوەندیان پێم کردووە تقریبان 6-7 کەس ناناسمش خەڵکی دوورنیش بەڵام چۆنیەتی لەبەرکردنیان ڕێنمایی هەمووی ئەلحەمدولیلا پێیان ڕامگەیاندووە هەمووی بۆ فەزلی خوددا و بۆ ئەم گروپە دەگەڕێتەوە و دەوروبەرمیش هاوڕێکان نێزیکەکانم تەلەبەکانی خۆمی قورئان فێرکردن مامۆستا ئێمەش قورئان لەبەر دەکەین مامۆستا قورئان ئاسانە بەڵێ پیشنیارم نەک بۆ ئەوەی کە خۆی داوا دەکە بۆ ئەوەی کە خۆی دەڵێ گرانە شنا قورئان لەبەرکردن هیچ گرانیە چونکە خوای گەورە شتێک ناوێ ئاسانە گەر ئاسان نەبێ بۆ خۆی دەفەرمێ وەلەقەد یەسەرنا القورئان للذکر فهل من مدەکر ئەها چەند جوان پێمان دەفەرمێ قورئان ئاسانە بۆ تێگەیشتن بۆ خوێندن بۆ زانیاری وەرگرتن بەڕاستی کە لەگەڵ قورئانی ژیانت پڕ دەبێت لە بەرەکەت پڕ لە خۆشی ساڵێک ئەگەر پێم بڵێن پێناسەی ساڵی 2020 تا 2021 مانگی سێ بکە دەڵێن ساڵێک ژیانکردن لەگەڵ قورئانی پیرۆز بەڕاستی خۆشترین ژیان بوو ڕۆژێک نەبووە بەڵێم ئەمڕۆ دڵم نەخۆش ئەمڕۆ ئەمە چیاتە ڕێگەم هەمیشە یعنی بەختەوەر بووم ئەمەش بۆ فەزلی قورئان دەگەڕێتەوە چونکە خوای گەورە خۆی دەفەرمێ ئەلا بذیکری الله تطمئن القلوب پێمان دەفەرمێ بە قورئانە بە زیکرە دڵەکان ئارام دەبنەوە هەر حرفێکی قورئان هەر وشێکی قورئانی زیکرێکە بۆیە پێشنیارم بۆ هەر کەسێکە کە خۆمان لە قورئان نزیک بکەینەوە زۆر لێ ورد بینەوە بکۆڵنەوە چونکە کتێبێکی ئاسایی بخوێنیەوە جارێ دوان لێ بێزارەبی بەڵام قورئان چەند زیاتر بچێناویەوە چەند زیاتر بخوێنیەوە زیاتر حەزەکەی لەگەڵی بژی زیاتر حەزەکەی خودای گەورە بۆت بدوێ نازانم هەستێکی زۆر خۆشە بەڵێ زۆر سپاس بۆ خاتونەدا دەستی خۆش بێ دەچمەوە پارێزگای هەولێر خاتو شەیدا گفتوگوی لەگەڵدا دەکەم دەمەوێت بزانم تۆ پەیامی تۆ چییە دوا پەیامی تۆ چییە بۆی کە هاوڕەکانت چاو لە بەڕێزت بکەن و قورئانی پیرۆز لەبەر بکەن و دەبێت سەرەتا یەکەم هەنگاو بناغی لەبەرکردنی قورئانی پیرۆز لەکوێوە دەست پێ بکەن؟ بەڵێ خوای گەورە لە سوورەتی الطلاق دەفەرمێ ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب ومن يتوكل على الله فهو حسبه من دەتوانم ئەوە بکەم بە شیعاری لەبەرکردنی قورئانی پیرۆزم خوای گەورە طبعا يعني بۆیە من ئەو ئاەتەم هەڵبژاردووە بەڕاستی لە لەبەرکردنی قورئان من ئەو دەرگایانی کە پێشووتر دەمزانی قەت نابێتەوە وام هەز دەکرد کە قەت بۆم ناکرێتەوە ئێستا زۆر بە ئاسانی بۆم بووێتەوە هەر کاتێ ینی خوای گەورەم کرد بە پاڵ پشتی خۆم خوای گەورە ینی بە زیادەوە وەڵامی داومێتەوە من داواکارم هەیە لە هەر خوشکێک لە هەر برایەک لە هەر دایکێ لە هەر باوکێ لە خۆناغی سەرەتاییدا لە بچووکیەوە منداڵەکانی ڕابێنن لەگەڵ قورئانی پیرۆز لەبەرەوەی بەڕاستی ئەو مێشکەی ئەو بیر و فکرێک کە منداڵ هەیەی هەز دەکەم لەگەڵ گەورەبووندا وردەوردا قورستر دەبێت لەبەرکردنی قورئانی پیرۆز لە گەورەتی ینی لە تەمەنی گەورەتردا سەختتر دەبێت هەتا لە تەمەنی منداڵی وەیە هەتاوکو بچووکن با منداڵەکانیان ڕابێنن لەسەر قورئانی پیرۆز زۆر باشە خات و شەیدا خەڵکانێک دەبینین لەبەرەوەی کە بەحساب ڕۆشنبیر ببن دەست دەکەن بە خوێندنەوەی کتێبە جۆرا و جۆرەکان هەماینی کۆمەڵایەتی سیاسی ئابووری بە هەموو بابەتەکانەوە با من بزانم لە ماوەیە یەک ساڵەدا تۆ کە توانیتە ئێستا قورئان هەموو لەبەر بکەیت ئایا لە ڕووە معریفی و لە ڕۆشنبیریەکەوە چ دەستکەوتێکی هەبووە بۆت؟ بەڵێ طبعا قورئانی پیرۆز هەموو لایەنەکانی ژیانی مرۆڤی تێدا کۆبێتەوە دەتوانم بڵێم لەگەڵ قورئانی پیرۆز ناڵێم مەسەلەن کتێبی تر پێویست نییە بەڵام دەتوانم بڵێم قورئانی پیرۆز کافیە بۆ کەسێک کە بیەوێ هەموو زانستەکان لە خۆیدا کۆ بکاتەوە زۆر باش زۆر سپاس بۆ خات و شەیداش کە لە پارێزگای هەولێر و لەگەڵمان نابوودێمەوە لای بەڕێزە کاک عەبدوڵڵا دەمەوێت دوا پەیامی تۆش وەربگرین بۆ تەرجیحکردن هاندانی هاوڕێکانت کە بتوان ئەوانیش قورئانی پیرۆز لەبەر بکەن. کە دانیال
وڵا نەک پێشنیار بۆ هاوڕێکانم بەڵکو پێشنیار بۆ هەست کەسێکم کە لە ڕێک کەناڵە ڕێزەکەتانەوە هەست کەسێک کە ئەم پەیامە بینێ و هەست دایک و باوکێک کە ئەمە بینێ یەکەم خاڵ داواکارم لە دایک و باوکان بە تایبەت لە مناڵەکانیانە خەریک بن چونکە ئەو کاتەی و ئەو مێشکەی و ئەو دڵ و دەرونەی کە لە مناڵیە هەیە هیچ کەسێک نیەتی و ئامادەیە بۆەوەی کە زۆر زۆر بە ئاسانی خۆی کاڵێ لاپڕەیەکی سپیە هەرچی بێ لە سەری ئەنووسیتەوە ینی داواکارم دایک و باوکان هەر لە ئێستا ینی بە ڕۆژی ئاەتێکیش بە خەریک من لەگەڵ مناڵەکانیانە و بەردەوام بن هەتا ئەو کاتێک کە ئیشاءڵڵا ئەگەنە ئەو ڕۆژێک کە تاوای قورئانیان لەبەر کردەوە لە کۆتایی هەر ئەمە ئەبێتە سوود و ئۆمایی پاداش بۆ دایک و باوک هەم لە دنیا هەم لە قیامەت و بۆ گەنجان بە تایبەت کە لەم سەردەما خۆیان مەشغوڵ کردەوە بە کۆمەڵشتی لاوەکی و ناگرنگ بەڕاستی ینی وەرە ینی بانگی یەکەم بۆەوەی کە بێ خەریکی شتێک بکە پێی خۆشبەختە بێ پێی سەربەرزە بێ لە هەردوو دنیا ینی ئەو بابیر کاتەوە لەوەی کە ئەو کۆمەڵشتانی کە لە ئێستا خەریکێتی دوو ڕۆژی تر هەر کەمر کۆتایی پێدە بەڵام قورئان پاداش شتێکە ئەگەر خوای گەورە لێت قوبوڵکە ئینشاءڵڵا تەڵان ئومێدمان وایە کە قوبوڵی کردبێ پاداش شتێکە لەو دنیاش بەرهەمی هەیە ینی درەختێکە لەو دنیاش بەروبوومی هەیە بۆیە داوا لە گەنجانی شەخم کە ینی بێنەوە سەر ئەم ڕێەوە بێن خەریکی قورئان بن جا بە لەبەرکردنی بە تێگەیشتنی و لە کۆتاییە بە کارپێکردن و گەیاندنیشی بۆ خەڵکی دیکە وە لە کۆتاییە کەسانیشی کە تەمەنیان هەیە من هیچ ڕێگریە نابێنم لە دەست پێکردن بە قورئان ینی تۆرە ئەگەر تەمەنیش هەیە ڕۆژیەک ئاەت بێنە لە ماوەی نیم ساعتە بەس گوێ لەو ئاەتە بگرە چی کێشەیەکە گرنگەوە تۆ هەر بەردەوام لە قانجازای ئەگەر درەنگ لە بەریکەی ئەگەر زۆر لە بەریک زۆر باشکە بڵاز زۆر بە کورتی لە بەری هیچ دەرفەتم نەماوە ئەم پرۆژێ ئێستا کۆتایی پێدێت یا هێشتا بەردەوامن و خەڵکی ڕەنگە تازە پەیوەندیتان پێوە بکا بە تایبەتی لە دوایان بەرنامەیەوە ئێوە پلانتان چییە بۆی کەم پرۆژێ درێژە بکێشێت کاک جەلال وەڵا بەرنامەمان هەیە ئینشاءڵڵا بەڵام ئێستا قسەی لەسەرەکەین کە قۆناغی دووەممان چۆن بێ چۆن ڕایبگەێنین ئایا بۆ شێوەی قۆناغی یەکەم بێ چکە بەڕاستی لە قۆناغی یەکەم هەندێک شت بۆتەوێ بە پەند ینی هەندێک شت هاوکاری تەکار بۆی قۆناغەکانی تر ئیشەکەت ئازموونی لێوەرگریت و ئیشەکەت واکات چاکتر و باشتر بێ و ئێمە لەگەڵ کاک ڕازگۆ کە پێکەوە ئینشاءڵڵا لەگەڵ ئەو برا خوشکانەی دیکەش قسە لەسەرەوەکەین کە پشت بەخوای گەورە قۆناغی دووەمیش ئەمەش ڕابگەێنین بەڵام بە شێوازێکی جیاوازتر پشت بەخوای گەورەوە لە چوارچێوەی پرۆژێکی فراوانترە ئەگەر خوای گەورە ئینشاءڵڵا ئاسانی زۆر باش زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا و تاوی و میوانانی کە لە پارێزەکانی دیکۆ لەگەڵمانە بوون سپاس بۆم دەرفەتە